بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز با کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازەوە هاتینەوە خزمەتە ئەخوازین کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و بایەخی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا، سڵاوی خواتان لێبێ بینەرانی ئازیز لە هەرکوێگەن، ئومێد دەکەین ڕۆژێکی ئاسوودە و تەندروستانە بێ. خۆمان بە خۆشحاڵ و بەختەوەرە زین لە ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداریەوەی ئازیز و خۆشەویست شاد بین و ئومێد دەکەین میوانێکی ڕۆحسووک و پڕ سوود بین بۆ ماڵەکانتان. تەوەر و بڕگە و بابەتی ئەمڕۆمان لە سێ تەوەری سەرەکی پێک دێ. چەند ڕۆژی ڕابردوو لە شاری سەیسادق لە ئاهەنگی شەکرا و خواردنەوەی بووک و زاوایەکدا لە بری ئەو ستایلە تەقلیدیەی کە هەیە هەمی بەردەوام شیرینی و کۆمەڵێ لە شتی وەکۆڵێت تەقلیدی پێشکەش دەکرێت. کۆمەڵێک کتێب بەسەر میواناندا دابش کراوە کەمە ژۆرێکە لە بە کەلتورکردنی خوێندنەوە و خۆشەویستی کتێب. کێشەکانی هواوی و ئەمریکا بەتایبەت کێشە سیاسیەکانی نێوان وڵاتی چین و ئەمریکا و هواویش لەو نێوانەدا کە لە چەند ڕۆژی ڕابردوو یا لە مانگی ڕابردوودا ئەمریکا سانسۆریان بەجۆی لە جۆرەکان ڕێگریەکی زۆری کردە سەر کۆمپانیایی هواوی و بەرهەمەکانی. تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت. کۆنفرانسی زانستی مەلای گەورەی پێنجوێن مەلا عەبدوڕەحمانی پێنجوێن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە شاری پێنجوێنەوە تەوەری سێمی بەرنامەکەمانە بێ کە لە نێو کۆنفرانسەکەەوە یەکێک لە لێکۆڵەرەوانی ژیانی مەلای گەورەی پێنجوێن قسەمان بۆ دەکا لەگەڵ کۆمەڵێ بڕگە و بابەت و مێژوو و زانیاری و کەشوهەوای گرنگ کە لە نێو بڕگە و بابەتەکانی ئەمڕۆماندا جێیان بۆتەوە. بەڵێ خۆشەویستان، سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڕێزان، ئێستاش دەچینە لای ئەو ڕوودا و مێژووە گرنگانەی کە لەم ڕۆدا ڕوویانداوە. فەرموون با پێکەوە بینێت. شانزەی شەشی ساڵی 1970 سوپای فەڕەنسا دیان کرد بە داگیرکردنی خاکی جەزایری موسڵمانە. نزیک 100 ساڵ دەرامەت و بەرهەم و ڕەنج و مادەبوونی خەڵکی بەژمێنەتی جەزایر خۆیان برد و جوتیارەکانی ئەو تەشیان ناچار دەکرد ئەو دانەوێڵە و بەمەڕۆکیانە بچێنن شازادەی فەڕەنسا و خێزانەکەی حەزیان لێ و زمانی فەڕەنسیان کردە زمانی فەڕەنسەکە و گەلی موسڵمانی عەرەبی زمانی جەزائیریشیان ناچار کرد کەوا بە فەڕەنسی بدوێن و بنووسن و بخوێنن و زمانی عەرەبی بووە زمانی بێگانە و هیچ ئەرزش و بایەخێکی
گەلی جەزایر لە ڕوبەڕووبوونەوەی سوپای فەڕەنسا و جیهادکردن دژی ئیسلامی و داگیرکارانی با وڵاتی 1 ملیۆن شەهید ناوبانگی دەرکردووە. 16 ساڵی 1933 دوای 5 ساڵ لە دامەزراندنی ڕێکخراوی ئیخوان الموسلیمین یەک کۆنگرەی خۆی ئەمدا. ئیخوان الموسلیمین ساڵی 1970 و لە سەردەستی پێشەوەی حەسەن بەنا وە کاردانەوەیەک دژی ڕووخانی خلافەتی ئیسلامی عوسمانیەکان دامەزرا و بووە بربەستی پلان و مەکری ئەوروپا بەرامبەر مسلمانان و جیهانی ئیسلامی و بە یەکێک سێکوشەکەی پارێزەری فکری ئیسلامیش دادەنرێت. لەوسەوە تا ئێستا زۆربەی زیندانەکانی ڕژەمی میسر پڕکراوە زانایان و مجاهیدین و نووسەران و شوێنکەوتنی ڕێکخراوی الموسلیمین. شانزەی ساڵی 2012 نایب بن عەبدولعەزیز جێنشینی پاشایەتی سعودیە لە تەمەنی 78 ساڵیدا بەهۆی ناوەوە کۆچی دوایی کرد. شانزەی شەشی ساڵی 2012 پەیوەندە بە بەشداری 2000 کەس لە قامیشتمین کۆنگرەی خۆی سازدا و ساڵ موسلیم کرایە سەرۆکی ئەو ڕەوتە. شانزەی شەشی ساڵ 2012 خولی دووەمی هەڵبژاردنە سەرۆکایەتێک میسر بەڕێوە چوو کە لە 27 پارێزگای ئەو وڵاتە 50 ملیۆن کەس بەشدار بوون. بۆ هەڵبژاردننی هەر لە محەممەد موسیدی پارتی ئازادی و دادپەروەری سەر بە ئیخوان الموسلیمین و فەرێق ئەحمەد شەفیق سەرۆکوەزیری پێش سەرنجامی مورسی دەرچوو بۆیە سەرۆک بە شەرعی هەڵبژێردراوی گەلی میسر. دووبارە سڵاوتان لێبێ. دابەشکردنی کتێب و ئاهەنگی هاوسەرگیری یەکتەوەری یەکەمی بەرنامەکەمانە بێ. لە چەند ڕۆژی ڕابردوودا بووک و زاوایەک لە شاری سەی سادق لە بری ئەو شیرین دابەشکردنەی کە لە شەکرا و خواردنەوەکانی ئێمەدا بەردەوام دەبینرێت کەلتورێکی جوانیاندا هێنا هەرچەندە پێشتر ئەم کەلتورە ژەر هەبووە لە هەرێمی کوردستان بەڵام بە شێوەیە لە شێوەکان هەر نامۆیە و هەرجێی وەکوڵێ برە و پێدان و قسە لەسەرکردن نییە. ئەویش دابەشکردنی کتێب لەو شەکرا و خواردنەوەیەدا بووە کە ئەمەش جۆرێکە لە بە کەلتورکردنی خوێندنەوە و خۆشەویستکردنی کتێب لای تاکەکانی کۆمەڵگە. بۆ مەبەستەی میوانداری ئەو بووک و زاوە خۆشەویستەمان کردووە کە چەند ڕۆژی ڕابردوو لە سەی سادق ئەم کەلتورە جوانیان داهێنا. هەر یەک لە بەڕێزان سوهەیب محەممەد و نیگا محەممەد بووک و زاوە زۆر بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبوونتان، پیرۆزباییەکی گەرمتان لێکەین و ژیانتان پڕ لە بەختەوەری و ئاسوودەی بێ ئینشاڵڵا. زۆر سپاس بۆیەوە، سپاس بۆ میوانداریتان. ئێمە کاتێک هاوسەرگیریمان کرد من دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم کاتێک چوومە داوای نیگاخان ینی ئاسانکارێکی زۆری بۆ کردم ئەوەی لە جێوەی ئاڵتونێکی زۆرم پێ بکە مارەیەکەمان قورعانێکی پیرۆز بووە. بەڕاستی من سوپاس یەکەم چونکە ئاسانکاری ئێستا من وەکو خۆمەگەر نمونە بێنمەوە هاوڕێی خۆم هەیە لەبەر ئەوە زەواج ناکە ئەڵێ کچان داواکاریان زۆرە بەڵام خاتون نیگا هەر لە سەرەتای هاوسەرگیریمانەوە ئاسانکاریێکی زۆری بۆ کردین کە مارەیەکەی قورعانێکی پیرۆزە. بەڕاستی من لێرەوە زۆر سوپاس یەکەم نمونەی زۆر بێ کە کچانی دڵسۆز هەیە کە ئاسانکاریێکی زۆر بۆ ئێمە دەکەن. هیوادارم ئەم ببێ بە کولتورێک کە کچان داواکاریان کەمتر بێ. ئەوە هەروەها لە ڕووی کتێبەکەشەوە ئێمە من هەر لە تەمەنێکی کەمەوە کەوتم هاوسەرگیری پێک بێنم دەبێت شتێکی جیاواز بکەم. حەزم لە کاری جیاوازە، حەزم لە کارێکی دووبارە نییە، بۆیە کتێبیش ئەشێتە هەموو ماڵێکەوە. بۆیە من پێشنیارەکەم با خاتونیگا وت حەزەکەم دواتر هەڵوێستی خۆی بڵێ چۆن بۆ قۆبڵی کرد. من بە خۆشحاڵیەوە زیاتر لە ئەستە کتێبمان داو بە ئامادەبوانیش هەستێکی زۆر خۆشیان هەبووە. من زۆر بە خۆشحاڵەزان هیوادارم ئەمە ببێ بە کولتورێک و لە داهاتوودا گرنگی زیاتری پێ بدرێت. کاک سۆیب ئەو کتێبانی کە دابەشتان کرد یەک جۆر کتێب بوو یان کتێبەکان هەمە جۆر بوون. وارووا دەزانین کە لە هاوسەرگیریەکەتاندا هەموو چین و توێژێک بەشدار بووە لەوانەیە تێشیا بوو بێت کە نەخوێندەوار بوو بێت. هەڵوێستیان چی بوو بەرامبەر بۆی کە ئێوە
تەنها کتێبتان ئایا دابش کرد یان شیرینیشتان دابش کردووە؟ بەڵێ ئێمە سەرەتا شیرینیمان دابش کردووە چونکە بەسکی خاڵی کتێب ناخوێنرێتەوە ئێمە شیرینی بێگومان شیرینیمان دابش کردووە بەڵام لەجێ ئەوەی بەڵێ دوجار کتێمان دابش کرد لەجێ ئەوەی کە ئەم شکراوە بێ ئەمە شار جۆرێکە لە شیرینی هەروەکو عادەتی کوردەواری ئەمە داوا شکرێت لە دوایەوەی کە شیرینی خورا ئێمە لەجێ ئەم شکراوە ینی کتێبمان دابش کردووە کە وەک پێشووتر ئاماژەم پێدا زیاتر لە 100 کتێبووە وە کتێبەکانیش تابەت نەبووە بە نووسەرێکەوە ینی کتێبەکان جیاوازە هەمە ڕەنگە ئاینی تایە وهروەها کتێبەکان جیاوازە وهروەها بەڵێ زیاتر تەنها ئاینی بوویان بوارەکانی تریشی بوارەکانی پەروەردەیی تیا بووە کۆمەڵایەتی تیا بووە تەنانەت کتێبی شاعرانیشی تیا بووە یعنی کتێبەکان تابەت نەبووە بە نووسەرێ من چونکە حەزم کردووە کتێبەکان هەمەڕەنگ بێ لەوانەیە پێشووتر کرابێ بەڵام بۆ ئەوەی ئەمە بەرفراوانتر نەبوو هەمەڕەنگکردنی ئەم کتێبانەتان تەنها بەسەر پیاواندا بوو چونکە پێم وابێت لە عورف و عادەتی کۆمەڵگەی خۆماندا تەنها شەکراو بەسەر پیاواندا دابەشەکرێت یان نەخێر بەسەر خانمانیشا دابەشتان کردووە؟ وڵی چونکە بە حکومەوەی هاوسەرگیریەکمان لە مزگەوت تا بووە زیاتر بەسەر پیاوان و منداڵان بووە تەنانەت منداڵ کتێبی وەرگرتو من خزمێکی خۆم مناڵ بووە هاتووەتە وتی سوێ کتێبەکەم خوێندوێتەوە زۆر سوودم لێ بینەوە یانە ئەمە جێ دڵخۆشیە کە خەڵک هەڵوێستێکی جوانە نیگا خانەمە پێشنیاری کامتان بوو یا بیرۆکەی کامتان بوو کە ئەم کەلتورەدا بهێن و لە ئاهەنگی وەکۆڵی هاوسەرگیری خۆتاندا لە بری شەکرا و کتێب ببەخشنەوە؟ بەڵێ سەرەتا سوی بیرۆکەکەی بەدانا وتی من حەز ئەەکەم هەر یعنی پێش ئەوەی کە زەواج بکەین بیرم کردوێتەوە کاتی زەواجمان یعنی زەواجم کرد حەز ئەەکەم کتێب بۆ شەکراوەکە یعنی کلتورەکە بگۆڕین منیش بە خۆشحاڵیەوە بیرۆکەیم زۆر بەدڵ بوو بە هاوکاریە کتێبەکانمان چا کرد و لەو ڕۆژەیە دابەشی کرد بەسەر میوانەکان بەختەوە ئینشاڵڵا خاتونیگار چۆن بوو کە لەم ڕۆژگارەدا بەڕێزە بڕیارەیە کە مارەیەکەت قورئانێک بێت وەک دەزانین کە ئێمە خۆمان خانمین بەڕاستی زۆربەی خانمان سەرەتا بە تموحێکی کەمەوە دێنە پێشەوە بەڵام دوجار کە دەکەوێتە سەر ڕسمیات و مارەکردن تموحێکی زۆریانە بێت و داوای یاڵتونێکی زۆرەکەن بیسراوی شۆبینی وشمانە کە چەندەها جار لەبەر ئەمە ئەم هاوسەرگیری هەڵوەشێنراوەتەوە بەڵام خانمێکی عزیزی وەکو تۆ کە لەم ڕۆژگارەدا لەسەر قورئانێک مارەیەکەت بێت چۆن بوو ئەم بیرۆکەیە؟ ئایا تەنها ئەمە بیرۆکەی خۆت بوو یان بنەماڵەکەشی پاڵپشتە بوو؟ بەڵێ بێگومان بەبێ پاڵپشتی بنەماڵە نابێتەوە بەڵام من هەر سەرەتا خۆم حەزم کرد وتم ئەگەر هاتووە ڕۆژێک هەوایە کچان و کوڕانیش پێشەوە بیر لە منیش بیرم لەوە کردەوە کە هەر کاتێکە کە هاتووە ڕۆژە هات قورئانێ بکەمە مارەیەکەم چکە پێم وایە من دڵخۆشی بڕوا ناکەم هیچ کات عین نەبوو نابێت بڵێن بە زێڕ و پارە ئەو شتانە دڵخۆشی دیاری ناکات خۆی قورئان گەورەیە ئەگەر ئێستا ئێمە بڵێن قورئانم کردە بری ئاڵتون نا هەر حرفێکی من ناتوانین گزارش لە هەر حرفێکی بکەین بەڵام ئەوم پێ باش بوو و ویستیشم یعنی هەر کار ئاسانی بۆ سوێ بیش بکەم بێگومان بەشانی وەشم زانگەگینە بەختەوەر بن ئینشاڵڵا. زۆر سپاس. کاک سڵایب کاردانەوەی خەڵک بەدەمەوە هاتنی خەڵک پێشوازی خەڵک لەم پرۆسەیە چۆنی بوو؟ زۆر باشە من پێش هەموو شتێک فۆتۆگرافەرێکم بانگێش کرده بوو ئاسایی وێنەی گرت یعنی من نەمزانی وتم ئاسایی بڵاوێکەکە بەڵام کاتێک لە تۆری کۆمەڵاتی فەیسبوک لای خۆی بڵاوی کردەوە دەندانەوەکی زۆری هەبوو لە زۆربەی سایتەکانە بڵاو کراوەتەوە پەیجەکان من زۆر سپاسی هەڵۆجەباریەکەم لێرەوە و هەروە زۆر سپاسی کتێبخانەی بێخود و کتێبخانەی شابین و کاک عەبدوڕەحمانەکەم کە بێ بەرامبەر کتێبیان پێدام کاتێ من پێشنیازەکەم پێوتن وتوانە ئەمە هەدیە هاوسەرگیریەکەیە بۆ ئەوەی کتێب ببێ بە کولتورێ من زۆر سپاسیانەکەم و هەروە هەڵوێستی خەڵک زۆر هانیاندانی ئەمە جێگەی دڵخۆشیە کە خەڵکیش زۆر سوودی لێبینەوە پیان گوتوین کتێبەکەمان خوێندوێتەوە هیواداری ئەمە بێ بە کولتورێ و هەش بووە هاوڕێی خۆمە بە وتێ ئەگەر بێت و زەواج بکەم هەمان بیرۆکەی تۆ ئەەکەم بۆ ئەمەی ببێ بە کولتورێک و زیاتر لە داهاتوە گرنگی زیاتری پێ بدرێت. ئامادە بووان چۆن پێشوازیان لەم کتێبە کردیان بۆ نمونە چۆن پێشوازیان لەم پرۆسەی جەناب دەکرد؟ وەڵای هەستێکی زۆر خۆشیانە بووە کە ئەمە جیاواز بوو لەوانەیە لە کوردەواری ئەمە شتێکی نامۆیە کتێبێ بەڵام بەگشتی خەڵک دەستخۆشی زۆریان هەبووە وەکو پێشتریش ئاماژەم پێدا خەڵک هەبووە تەنان کچ هەبووە وتێتی ئەگەر شوو بکەم من پێشنیاز بۆ پیاوەکەمەکەم کە لەجێ ئەوەی شەکرا بێ کتێبێ وهروە هەش بووە کە خەڵکێکی زۆر پەیوەندیان پێوەکردم دەستخۆشیان لێ کردوم کە ئەمە شتێکی جوانە ئەمە بە هیوای ئەوەی گرنگی پێ بدرێ من بەڕاستی هەستێکی زۆر خۆشمەیە کە ئەمە خەڵکی ئەمە هاندانە کە خەڵکیش لە دوایەمەوە ئەم کارە ئەنجام بدەن. ئاهەنگی مارەکردنەکەتان تەنها لە مزگەوتا بەڕێوە چوو یان ئاهەنگێکی خەنجیلەشتان لە ماڵەوە ڕێک خستووە؟
وڵی بە حکمەوەی پیاوان بووە تەنها بڵێن ئاهەنگی مارەکردنەکە تەنها بۆ پیاوان کراوە ینی تۆ هیچ داوایەکی ئاهەنگی مارەکردنە نەکردووە پێشتر ڕاستپشتوان باسایی گرتووە بەزنا باشە چونکە ئەمەش لە ئێستاشا زۆربەی خانمان داواکاریان زۆرە بەڵام دەستخۆشی لە یەکەم بەڕاستی نمونە زیاد بێت خاتون ئیشێکی زۆر جوانە من سوپاس دەکەم ینی تەنانەت ئاسانکاریی زۆریان بۆ کردو من تەنان باوکی وتی ئەگەر بێت و شایی بۆکەی وتی من خۆم پارەکە تێمە بەڵام حەز ناکەم تۆ پارەی کە لەو شایە سەرفیەکەی ئەتوانی بیدە بە پێداویستی زەرورتر ینی پێویست ناکە وتی تەنا خۆتان بشنە دەرەوە من لێرۆ زۆر سوپاسیانەکەم بەڕاستی هەڵوێستیان جوان بە تەنانە من کاتێک چووم بۆ دادگا وتم مارێکی قورعانێ بۆ بڕۆیان نەیە کرد پێیان سیر بوو یان شتی وایە ئەمە یەکەم جارە یان شتی وا ڕوودێ ڕاستە لەوانەیە ڕووی داوێ بەڵام بەتابەتی ئەمە لە سەی سادقان ینی بڕواکە من ئەمە یەکش لێرۆ ئاماژەی پێ بدەم من زەلام مرۆڤە ناسم لەبەر یەک مەسقەن ڕێنەکەوتو ینی زۆر کەسێ ینی کشان داواکاریان زۆرە من کاتێ وەکو خۆم کاتێ ینی چاوەڕی ئاڵتونێکی زۆر بووین لە مەجلیسەکە کچەکە وتی وەڵا ئاڵتوم هەر ناوێ ینی تووشی شۆکی کردی ینی من وەکو خۆم پێم سەرسان بوو چونکە شتێکی وا ڕووی نەداوە تەنان ئەگەر باسی خوشکەکانی خۆشکە ئەمە شتێکی نوێ بوو زۆر سپاس زۆر باشە بینەرانی بەڕێز وەک دیارە پێش بۆ زانیاری جەنابیشتان کاک سۆی محەممەد یەکێکە لە پەیامنێرە چالاکەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە سنووری سەی سادق و شارە زۆر ئێمە لێرەوە پیرۆزایەکی گەرمی لێکەین خاتونیگە هەستە چۆنەکە کاک سۆهەی پەیامنێرێکی چالاکە تۆ بوویتە وەکڵێ هاوسەر و خێزانی سۆی محەممەدی پەیامنێری پێم بەڵام من هەمیشە سەرسام بوو بەکارەکانی ینی زۆر دڵخۆشم لەوانە شار لە ڕێمەوە ببێت ڕاست زۆرشم پێخۆش ینی چکە پێشم بووتووە ئەگەر هەر بۆ کارشتەکان شەمشە پاڵپشتێن ینی لە داهاتووشان بەڵێنی پێدەی کە پاڵپشتی بی کە بەردەوام بێت کاری ڕاگەاندن کاکسۆی تۆ ببوورە ڕاچی ئەگەر ڕۆژە لە ڕۆژان خەزانە حەزی بە کاری ڕاگەاندن بێت ئامادەی تێدایە کە تۆش بەڕاستی ئەو زۆر بەدەمتەوە هاتووە تۆش ئامادەی تێدایە کە ڕۆژە لە ڕۆژان هاوکاری بیت کە لە بواری علامایش بکات من زۆر بە خۆشحاڵیەوەیە ینی کەسێکە ینی جاریوا بەئێستا من راپۆرتێکم کردووەویش حەزی کردووە پاڵپشتم بە وتێتی بەو جۆرە بیکە ینی بەوە بێگومان پاڵپشتی سەرەکیم بووە هەر کات حەز بکە چونکە هەموو شتێ حەزە من نامێ بە حەزی من کار بکە بێگومان بە حەزی خۆی من حەزی لە هەرچێ بێ من پاڵپشتێم هاوکاریە بم لە خزمەتدارم کە هەمیشە لە ژیانتاندا پاڵپشتی یەکتر بن ئینشاءڵڵا خوێندن چیتان تەواو کردو کاکسۆی وەڵایی هەردووکمان پۆلی دوانزەین ینی بەنیازین ئەم ساڵ ئینشاءڵڵا بێتەوە تەواوی بە دەرەجەیەکی باشە و هەردووکشتان سەرکەوتوو بن خاتونیگە هەمیشە دایک و باوکەکان بەهۆی ئەزمونێکی زۆر لە ژیانە هەیەە لایەن قورسە کە بۆ نمونە کچەکەیان بڵێ من مارە یەکەم قورئانە یان بۆونە کتێبە بەخشمەوە کۆمەڵ لای ئەم عرف و عادەت و چاولێکەریە وای کردووە کابرا بەلایەوە نەنگیە بەلایە جۆرە لە جۆرەکان قورسە کە بڵێ من کچەکەم لەسەر قورئانێ مارەی کراوە هەڵوێستی ماڵەوەتان یا ئاستە کۆمەڵایەتەکەی دەوروبەرت لە بنەماڵەکە چۆنی بوون لەم بڕیاری کە جەنابەت لە بری مارەی ئاڵتون شتێکی دنیایی پەیامی خوات کردوتە مارەی خۆت بێگومانەوە بێ پاڵپشتی ماڵەوە نابێت دوای ئەوەی کە لە ناو مەجلیسەکەی من ئەوەم وت ینی هیچگەوەی بڵم لە ناو مەجلیس و لەبەر ماڵی ئەمان باوکم زۆری پێخۆش بوو زۆر ینی شانازی پێوە کرد دوای ئەوەش کامان ڕۆشنەوە دەستخۆشێکی باشی لێکردم ینی هەمیشە باوکم دایکم پاڵپشتم بوون بۆ یعنی لە ژیانە لە تەواوی ژیانە بەڵام لەمایانە زۆر زیاتر پاڵپشتم بوون دەستخۆشیان لێکردم پێشیان خۆش بوو تا شتیان باسی بکەن باوە بێتە کەلتورە هیوادارین کە نمونەی و دایک و باوکانە زیاد بێت ئینشەڵڵا ئەی خاتونیگە لە ناو دۆست و هاوڕێت لە ناو خزم کەسوکارە هیچ ڕخنەیەکی لێ نەگیرە هەڵوێستێک ڕوبەڕووی هەڵوێستێکی ناخۆش نەبوویتەوە بێگوان ڕخنە هەر هەیە بەڵام ئەوەی دەستخۆشیم بواتوە ڕخنە نەبوو کاک سۆی جۆری کتێبەکان شەیدا ئاماژەی بەوە کرد مەبەستمەی هەر سەد جۆرەکە کێ دابینی کرد ئەم کتێبانە و بۆ نمونە ئایا لە ڕووی مادەوە هیچ جیاوازیەکی لە ئاسانکاری و گێڕانەوەی بڕێ لە خەرجی و مەسروف بۆ ئێوەی تێدا بوو لە بەراورد بەو شیرینەی کە خەڵک ئەیدا بە میوانەکانی من هەرزوو کاتێ بیرۆکەکەم باوتم هەرچەنێکی تێبچێت کتێبەکە بەسوودە چونکە ئەم جۆرە شیرینێ ئەم شکراوە کە دابە شکرێ ئەمە تەناخورێ نامێنێتەوە بەڵام کتێبەکە سوود بەخش ئەمێنێتەوە لە ماڵە ینی ئەمە زیاتر لە سە کتێب بووە ئەمە چوەتە ماڵەکانەوە سوودی هەیە ئەگەر سەلامێکیش نەخوێنەوار بێ بێگومانە کتێبە تۆڕنایە و جگە لەوەی کە ئەمە زیانی ئەم شیرینە تا بکرێ نەیخۆین بەڵام کتێبەکە سوود بەخشە ئەگەر کەسەکە خۆشی نەخوێنەوار بێت لە ماڵەوە مناڵەکانی ئیسفادەی لێ بکەن بتوان بخوێنەوە سوودێکی لێ بێت بەڵێ بێگومان ئێستا بۆ مناڵێک ئەیباتەوە ئەم کتێبە تۆڕنایە مامۆستای ئاینی ئەو کەسێک کە عەقدی زەواجەکەی بۆ کردن بێگومان مامۆستای ئاینی هەمیشە تیشک خەنە سەر ئەو شتە جوانانی لە کۆمەلگان هیچ ئاماژەیەکی بەم کارەیەوە کرد
وڵی مامۆستاکە کەمانێ برین کە مامەی خۆمە ینی زۆری پێخۆش بوو ینی تەنانەت سوپاسیە بۆ ئەوێت ئەمە شتێکی جیاوازە تەنان ئەو یەکەم کەس بوو کە بە قورآانێکی پیرۆز مارەی ببڕێ شتێکی لە ئەوش دەگمان بوو زۆری پێخۆش بوو ئەمە ئاسانکاری پاشخانی معریفی و خوێندەواریان بوونە کتێب دۆستی خۆتان جەنابەت و خاتونیگە خۆتان کتێبتان خوێندەوە کە بۆمنە ئەوەندە هەستان بە گەورەی و کاریگەری کتێب کردو کە بیکەنە دیاری شەکرا و خواردنەوەکەتان وڵای من کتێم بەڵێ کتێم بێگومان ئەگەر ئێمە خوێنەر نەبین بەبستمێ کتێب بەشێکە لە ژیانی ڕۆژانتان باشترین هاوڕێ کتێبە بە بڕای من ئەیسە من هەبووە ڕۆژی لە دایکبوونی بووە چون کتێبێکم بۆ بردویان بە هەمان شەوە بۆیە کتێب شتێکی پیرۆزە و هەروە حەزم کردووە ئەم کتێبە بێ بە کولتورە سوودی لە بنە من ئەیسە بۆ نمونە حەزم لە بواری ڕاگەیاندنە یعنی ئەچم کتێبی ڕاگەیان زیاتر خوێنەوە بەڵام پێشووتر هەمەڕەنگ مەخوێندەوە بەڵام تێگەشتم لەوەی من فریان ناکەوم ئەم هەمەڕەنگە بخوێنمەوە بۆیە ینی لە کۆتایە بڕیاری ئەومدا من چونکە بە حکومەوەی کارەکەم ڕاگەیاندنە وتم با من زیاتر لە بواری ڕاگەیاندنە گرنگی پێ بدەم خاتونیگە لەگەڵ خوێندنەوەیە منش ئەخوێنمەوە وڵات بەڵام پێم وە بێت خانمان زیاتر وەکو پیاوان ئەو هەلەیان نییە بە حکومی زیاتر لە ماڵەوە و ئیش و کاریان زیاترە بگمن وڵا کتێب ئەخوێنەوەکو خوێندنەوە نووسینیشم هەیە بەڵام ئەوە نیە بڵم بڵاوم کردێتەوە تەنها بۆ خۆتە نووسی نووسینەکانە لە چ بوارێکان خات بۆن نووسینێکم لەبارەی پەروەردەکردنی مناڵەوە لە گۆڤاری بڕیارە بڵاو کراوە لە خۆشم تر لە ماڵەوە سەبارەت بە من ئێستا دەمی منداڵی و کچان و دایک و باوکو ئەو بۆ شێوە هەندێک شاریش بچنە بە باڵای تاقەیارە کاک سۆیب قورئانەکەت بێگومان تەسلیمی خات و نیگا کردووە با دڵنیایەوە بەڵێ هیچت لێ خوێندۆتەوە جاڵێن ئەگەر لە لای خۆشەویستێکەوە بێ لەوە چە زۆری لێ بخوێنیتەوە بە زوان نەکەی لە شەیەکە ئالسی جزەکە بخوێنیتەوە ببوورێتەوە نانا ئەوە بوو لە بیستی ڕەمەزانە بوو ئێمە ماری شتەکەمان کرا و پێشکەشکردن ئیتر تا کێم خەتم کردودا ئەوە بۆ تەواو کرد زۆر باشیانی لە ڕەمەزانە ختمێکی تەواو کردووە دوایین پەیامتان وەکو بووکو زاوایە کە ئەم کەلتورە جوانتان هێناو ئێمەش لەبەر جوانی ئەم کەلتورە ئێوەمان هێناوەتە نێو ستۆدیۆی بەرنامی پەیامی ڕۆژ بۆ کوڕان و کچانی دوای خۆتان ئەوانەی کە هاوسەرگیریەکە وەکو جەناب دامەژت بەوە کرد زۆر جار لەسەر مسقالێک پەیوەندیەکی سۆزداریان بۆ نمونە هاوسەرگیریەکی سەرکەوتوو کە لە داهاتوە پێئەجێ سەرکەوتوو بێ هەڵدەوەشێتەوە دووبارە سوپاسانەکەم من زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە هاتمە خزمەتی ئێوە هیوادارم ئەم جۆرە کارانە گرنگی زیاتری پێ بدرێ گەنجان ڕووبکەنە خوێندنەوە چونکە ئێمە ئامانجمان ئەوە بووە خەڵکی وشارکەینەوە لە ڕێگەی کتێبەوە خەڵکی زۆر بەدەمی ئێمەوە هاتن دەستخۆشیان کردووە تەنانەت هەبوو وتێتی خۆزگە لەوێ بوومایە و کتێبم وەرگرتای یان ئێمە هەستێکی خۆشە بۆ من هاوڕێژم وتوانە لە دوای ئێوە کارەکەی هیوادارم لە ڕێگەی ئێمەوە ئەم پەیامەمان گەشتوێ و خوێندەوە بێ بە کولتورێ وهروە کۆتا قسەشم ئێمەش حەزمان کرد ئێوە بێبەش نەکەن لە کتێب دەستان خۆشە زۆر دەستان خۆشە خات و پێیام نیگا ببوورە کۆتا پەیامی جەناب ویستم بڵێم کۆتا پەیام بەس بە خات و پەیام لە کاتێکە وەک دەزانین کە زۆربەی گەنجان لە ئێستایا لەبەر زۆری داواکردنی ڕێژەی ئاڵتون و داواکردنی ینی تمۆحی زۆر ناتوان هاوسەرگیری بکەن تۆ لەم کاتەیە چه ڕێنمایە کتێب بۆ خانمان بگمان ئێستا بەبوونیەتی گەنجانی زۆر ڕۆنە دەروی وڵاتەوە هۆکارەکەی ئەوەیە کە بۆ مناڵێن توانای دەسڵاتی ژنهێنانمانی ئێمەش منیش لێرەوە ینی پەیامێکم بۆ کچانە هیچ کات ئاڵتون و پارە و سەر و سامان نابێتە دڵخۆشی بۆ خێزانێک ئەگەر بڕار وابێ دڵخۆش بن بەبێ ئەوەش دڵخۆشە بن هیوادارم کاراسانی بۆ گەنجام بکەن و زۆر سپاسی ڕۆشەکەم سپاس بۆ ئێوەش دووبارە پیرۆزباییتان لەکەین ژیانتان پڕ بێ لە خۆشەویستی و لەژێر سایە ئەو پەیامی خۆیان ئینشەڵا بحەسێنەوە و خێزانێکی نمونەی خێزانێکی سەرکەوت و خێزانێکی بەختەوەر و ئاسوودە پێک بێن و ببنە یەکێک لە خێزانە جوان و نمونەیەکانی کۆمەڵگە دووبارە زۆر بەخێر بێن و ژیانتان پڕ لە کامەرانی بێ خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێینەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین
بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوەدێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە، ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵێ عزیزان، لە چەمچەماڵ قوتابخانەی ئامادەی عەبدوڵای کوڕی عومەر ئاهەنگێکی بۆ دەرچواری ساز کرد. لەم بارەیەوە پەیامنێرمان جەلال جەباری راپۆرتێکی بۆ ئامادە کردوین، فەرموون بینەری بن. با ئامادەبوونی ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی سنوورەکە و کەسوکاری قوتابیانی ئامادەی عەبدوڵای کوڕی عومەر لە قەزای چەمچەماڵ ئاهەنگی کۆتایی ساڵی خوێندنی 2018 بۆ 2019 ئامادەی ناوبراو بەڕێوەچوو. لە ئاهەنگەکەدا وێڕایەوەی لەلایەن مامۆستایانی ئاینیەوە ڕۆڵی قوتابخانە ئاینیەکان لە پێگەیاندنی نەوەیەکی تەندروست و زانستخواز بەرز نرخێنرا. هاوکات بوون ئەم جۆرە قوتابخانانەیان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە گرنگ زانی. دواتر ئەنجامی کۆتایی ئەم ساڵی خوێندن درایە بە قوتابیان و یەکەم تا سێیەم لە هەر قۆناغێکدا خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا و مامۆستایانی ئامادەیەکەش خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا. من
وەکو قوتابیەکی پۆلی دووەمی ئامادەی عەبدوڵڵای کوڕی عومەر زۆر سوپاسی مامۆستاکانەکەم بەڕاستی ئەرکیان کێشا فێری زۆر شتی باش بووین و زۆر سوپاسی ماڵەکەم بە پلەی دووەمیش دەرچووم زۆر دڵم خۆشە وەڵای زۆر سوودم لێ بینیەوە و ڕادەیەکی زۆریش سوپاسیانەکەم زۆریش بەڕاستی دەستیان خۆش بێ مانوو نەبن زۆر ئیشێکی باشیان کردو بۆ ئێمە و دەستیان خۆش بێ وەڵا من هیوادارم هەموو کەسێ لەلایەنی خۆیەوە بێتە ئەم ئامادەیە بەڕاستی سوودێکی زۆرم لێ بینیەوە وەکو خۆم زۆر سوپاسیانەکەم هیوادارم هەموو کەسێک وەکو ئێمە بێت لێرە بخوێنێ و هیوادارم هەر بەردەوام بێت وەڵام من زۆر سوودم بینی ئەوەی کە پێشتر نەمەزانی لێرە فێر بووم مامۆستاکان زۆر هاوکار وەکو خوشک و براوان لەگەڵ بالا هەم هیوادارم دەست و ماندووبوونیانە گوشم هیوادارم خوای گەورە زیاتر لەوە بەهرەدارتریان بکات منیش حەزەکەم وەکو ئەوان سبێنێ ئینشەڵا دەستی قورئان و دەستی تەجوید و وەکو ئەوان دەرس بڵێمەوە بەڕێوەبەری ئامادەیی عەبدوڵڵای کوڕی عومەر باس لەوە دەکات لەم ساڵی خوێندنی ڕابردوودا 100 قوتابیان هەبووە بە هەردوو ڕەگەزەوە کە 70 قوتابیان لە ڕەگەزی مێ و 30 قوتابیان لە ڕەگەزی نێر بوون ئاماژە بەوەش دەکات هەر فێرخوازێک توانای نووسین و خوێندنەوەی هەبێت لە ئامادەیەکەیان وەردەگیرێت بە بێ جیاوازی بیر و بۆچوونی سیاسی هەڵسوکەوتە برایانمان لە بازاڕە دیارە ئاهەنگی ئیمڕۆمان سەبارەت بە مەدرسەی عەبدوڵڵای کوڕی عومەر بوو کە ئیم ساڵی خوێندنی ئەکاتە ساڵی 15م لە مەدرسەی عەبدوڵڵای کوڕی عومەر کە بوونی هەیە قوتابیانی ئیم ساڵمان پێک هاتبوون لە 100 قوتابی لە ڕەگەزی خوشکان و برایان سوپاس بەخوای پرگار بە سەرکەوتی تەواو بوو دیارە ئێمە الحەمدولە بەبێ جیاوازی هەر کەسێک توانای خوێندن و نووسینی هەبێت لێرە وەرئەگیرێت چوار ساڵین ڕابردوو 6 قۆناغ بوو بەڵام لە ساڵی داهاتوودا دەبێتە 4 قۆناغ بۆ 5 قۆناغ ئامادەیی عەبدوڵڵای کوڕی عومەر لە قەزای چەمچەماڵ لە ساڵی 2004ەوە دامەزراوە و لە ئێستادا زیاتر لە 100 قوتابی بە هەردوو ڕەگەزەوە سەرقاڵی فێربوونی زانستە شەرعیەکانن و 20 مامۆستای پسپۆڕش بە هەردوو ڕەگەزەوە وانەکان دەڵێنەوە لە سەراستی هەرێمی کوردستانیش 14 ئامادەی هاوشەوەی ئامادەیی عەبدوڵڵای کوڕی عومەر بوونیان هەیە و لە سەرجەم ئامادەیەکاندا نزیکەی 700 قوتابی بوونیان هەیە و 200 مامۆستایش خۆبەخشانە و لە سەرجەم ئامادەیەکاندا سەرقاڵی وانەوتنەوەن سەرجەم ئەو 14 ئامادەیە شەرعیەش لەلایەن مەکتەبی ناوەندی زانایان و بانگەوازی کۆمەڵی ئیسلامیەوە سەرپەرشتی دەکرێن جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ دووبارە سڵاوتان لێبێ کێشەکانی نێوان ئەمریکا و وڵاتی چین و هواوی لەو نێوانەدا و چارەنووسی کۆمپانیای هواوی و مۆبایلی هواوی تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێت لە ماوەی ڕابردوودا کێشە سیاسیەکانی نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتی چین بە جۆرە لە جۆرەکان شۆڕ بوویەوە بۆ ئاستی بازرگانی و تەکنەلۆژیا و ئەمریکا بڕێک سزای بەکارهێنان و بەشێک لە ئەنسۆرکردنی بەرنامەکانی یام ئەو شتانەی کە تایبەتن بە هواوی ڕێگری لێکردن بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز بنیاد عومەر شارەزای بواری تەکنۆلۆژیامان بۆ کردووە بۆ ئەوەی قسە لەسەر کێشەکانی نێوان سین و ئەمریکا و ئەو پەیوەندیان بە کۆمپانیای هواوی و مۆبایلی هواوی بۆ بکە کە مامۆستا بنیاد زۆر بەخێر بێی سوپاس بۆ کاک بنیاد سەرجا پێمان بڵێ بزانین کێشەی ئەمریکا و چین چی و هواوی لەکوێ ئەم کێشەدا زۆر سوپاس بۆم دەرفەتە ڕاستی ئەو کێشەی کە لە بینی سین و ئەمریکا هەیە هی ئەم ساڵ و هی پاروەوانە نی هەر پێشتر ئەم کێشانەیان هەبووە جا ئەوەی هەیە ئەم کێشانەی کەیسە ڕوویاوە هواوی خۆشی یەکێکە لەو زەحیانەی کە دەیبووەتە دەیزەحەیەک لە بینی ئەمریکا و سینە جار خۆی هەر لە ساڵی 2011وانەوە کە بۆ هواوی هاتووەتەی مەیدانی سمارتفۆنوانەوە ئەمریکا هەر خۆی حەزەرێکی هەبووە لەم کۆمپانیا ئەوەی هەیە ترامپ کە لە فۆکس خۆشی ئاماژەی پێایی دەربارەی ئەم کێشانە ئەوەیڵێ سەرکردەکانی پێش من وەکو کلنتۆن و بۆش و ئۆباما ئەوان دەی ڕاستی وەشێکیان بۆ دروست کردوین کەمە کۆنتڕۆڵکردنی زۆر قورسە
بۆ ئەگەری تێبینی بکەن ئەو بازرگانی کە لە بینی سین و ئەمریکایە هەیە ڕاستی خۆیان لە 500 بلیۆن کەمەی پارەیەکی زۆر زۆرە یعنی دەی کۆمپانیاکی خارجی وڵاتێکی خارجی بتوانێت لە ئەمریکایە ئەوەی سەرمایە دەی قانجازکە اینجا لەم قانجازە تقریبا 50 بلیۆنی لە بواری ئایتیایە لەم 50 بلیۆنە بەشێکی هی هوایە بۆ عادەتەن ئەمریکا خۆی لە بواری ئایتیا دەی وڵاتێکی زلهێزە هەر لەبەرەوە یعنی کۆمپانیا خارجەکان زۆر دەیتوانای کۆنتڕۆڵکردنی بازاڕی ئایتی هینیان نەبووە ئەمریکایان نەبوو هەر هەتاکە ئەو کاتێک کە لە ڕەنگژینفی ئەپرسن ئەڵێنەوە تا ئەمریکا هەموو ئەو بازاڕی کێوە لە ئەمریکای هاتان لە ڕووی سمافۆن و مایلوانەوە ئەم کێشانە کێشەی سیاسین شۆڕبوونەتەوە بۆ ئاستە بازرگانی و تەکنۆلۆژیەکەیان بوونە هەر پەیوەندی تەنها بە بەرهەمەکانی هواویەوە خۆی یەکەم جار لە سیاسیوە سەرچاوە ئەگرێ پاشان ئەبێتە بەشێکی هەموو سێکتەرەکانی ترەگرێت بیزڵبت بۆ نمونە ئێمەی بیرمان نەچێت کۆمپانیای سامسۆنگ هەیە وە نییە ئەم ئیشی خۆی ئەکا بەس هیچ کەس ڕێگری لێ ناکە بۆی کۆریای باشوور یەکێکە لە هاوپەیمانەکانی ئەمریکا لەبەرەمە هیچ کێشەیەک پەیوەندیشی بەو کۆنتڕۆڵکردنەی بازاڕەوە هێلان هواویەوە هواوی بۆی سعری کەمی و ئاسانی لە بەکارهێنانی جوانی لە بۆنە بەرنمەکانی و شاشەیەکی گەورە هەستەکەی بازاڕی ئێمەشی کۆنتڕۆل کردو لە چاو بەرنامەشی ئاسانترە لە خۆی ئەمانە یەکێکن لە هینەکان لە ڕوویەکی مشکلەی ئەمریکا بۆی ئەم شتانەی کە ئێوە باسیەکەن ئەمە یەکێکە لە ئەدڤانتیجەکانیان لە ئیسفادەکانی ئەم موبایلە کە زوو ئەچێتە ناو خەڵکی بەس ئێمەی بیرمان بێ کە ئەپلیش ینی هەموو ئەو مەسەفاتانەی هەیە وە نییە ئینجاوە وەفانێکی زۆر زۆری هەیە هەم لە شەرقی ئەوسەتا هەم لە ئاسیا هەم لە ئەمریکا ئاپلیش یعنی ئەوانە زۆرینی نییە ڕاستە احتیمالەکە هواوی لە ساڵی 2016 بۆ 2010 فرۆشێکی یەکجار زۆری هەبووە تا چەند پەیوەندی بەلایەنی سیخوڕی و دەستگا مخابراتیەکانەوە یەکێ لەو تۆمەتانە کە دۆناڵد ترامپ دەیخاتە پاڵ کۆمپانیاکە و مۆبایلەکە ئەوەیە کە هواوی لە وڵاتانی جیهان خەریکی کۆکردنەوەی زانیاری مخابراتی و زانیاری تاکە کەسێتی و سەر شخصیاتەکانی جیهانە بەتایبەت ئەوەی کە پێگوترێت جاسوسی خۆی ئەمە هەر لە بڵێن هەر لە جیانە کە کاتێ دوو کۆمپانیا یان دوو وڵات ئەبێتە مشکیلیان ئەمانە ئەکەوتنە بەخشینەوەی دەیتۆمەت یعنی ئەمانە ناچنە بواری حقیقەتەوە تا بەڵگەیەک نەبێت باشە ئەمانە هەتاکویسە ئەمریکا هەمیشە ئەڵێ هواوی جاسوسی بەسەر وڵاتانەکەهتاکو ئیسا هیچ بەڵگەیەکی 100% نییە کە بیسەلمێنێ کە هواوی جاسوسی بۆ حکومەتی سینەکە بەس ئەنگوانە لە چیوە سەرچاوە ئەگرێ بۆ بەپێی یاسای سین هەموو ئەو کۆمپانیانەی هەیە نینە دەیپێویستە دەیتابع بن یعنی لە یاساکانی پارتی کۆمۆنیستی دەسڵاتداری سین لانەیە بەس ئەی هواوی چۆنی جوابی ئەمەیاتەوە ئەڵێ باشە خۆی ئەمە دەی ڕاستە لە هەموو وڵاتێکە یاسایە بێمە پەیڕەوی یاساکەین بەسی لە پاڵ ئێمە خۆ کۆی کۆمپانیای ئینتڵ هەیە لە سینە کە فەرعێکە لە ئەمریکا خۆی کۆمپانیاکە ئەمریکیەوە بەزەی لە سینیشە هەیە مۆتۆرۆلا هەیە کە بە ئەماشەوە هەری هی ئەمریکایشە ئەمانە ئەبینی لەینە لە سینان و هیچ کێشەیشیان نییە ئیش ئەکەن گەورەی هەیە لە سینە خۆی بەستم ئەپڵ کە شەریکەیەکی ئەمریکا ئینتڵ ئەپلیشن هەیەی ئەپلیش هەیەی بەڵێ کەواتە کێشە و مەترسی و ترسی گەورەی ئۆباهین دۆناڵد ترامپ و ئەمریکا لە هواوی چیە جەناب دامەش بۆکە کە بەڵێ بەڵگەیەوە هەیە یان بۆ منە قسە هەیە کە هواوی جاسوسیەکە یان بۆ منە پەیوەندی بە کێشەی سیاسی ئەمانە ڕێژەیەکی کەمی ئەم ترسە پێگەیان کە ترسی سەرەکی و بنەڕەتی دۆناڵد ترامپ هینێکەوەی لە دوو شتەوەیە یەکێکیان ئەوەیە کۆنتڕۆڵکردنی بازاڕی سمارتفۆن و یان ئەو شەریکەکەی سەدەی تقریبان لە هواوی لە سادەی بازاری کۆنتڕۆڵ کردووە کە ئەمە ڕێژێکی زۆر زۆرە وەروە کێشەی دووەمیان ئیسا کۆمپانیای هواوی ئەوێ ڕابەرایەتی 5G بکە
ئێت 5G کەیسە لە هەموو ئەو ململانێنانەی 5G چیە گەر بۆمان ڕوون بکەیتەوە خۆی 5G هەروەکو ئێمە 3G و 4G و 5G مانێ ئەمانە یەکجین لە ئینتەرنێت کەم ئەم 5G دەیوایە لێسە کە توانای بەستنەوەی چەندین دیڤایس و ئامێری هەیە لێ کاتە و خێرایەکی ئینتەرنێتی سەرسوورهێنەری هەیە کە زۆر لە 4G ئەتوانی بڵێ خێراترە اینجا وەروە لەو دیڵەیەکە ئەمە وەساندنی یان کاتی ڕیسپۆندووانەی وەساندنی زۆر کەمە یعنی ئەلگۆریسمەکە واداوە بەدەست بێنێت چین ئیسا خۆی ئەوە یەکێکە لە یینەکان لە قسەکان ئایا سین و ئەمریکا لەکوێی 5Gیان گەشونەتەکوێ خۆی کۆمپانیای سیسکۆ کە کۆمپانیایەکی ئەمریکیە لە وای نەتۆرکی نائیشەکە ئەوتی من لە 2022 5G ئەکەمە بازاڕە و یعنی ئەڤەیلەبڵە بێ بۆ ئەو کەسانی کە بەکاریان بەس هواوی هاوتی نەخێر من لە 2020 5G ئەکەمە بازار کە ئەتوانێت خەڵکی 5G بەکاربێن وەروە بە پارێکی ئەگەر بێت و چین 5G بەدەست بێنێت چی ڕوودەدات؟ خۆی دەیڕاستی ئەوەی هەتاکوی سەیە ئەو معلوماتی هەتاکوی سە هەیە ئەو وڵاتەی بتوانێت 5G بەدەست بێنێ دای تقریبان 3 ملیۆن هەلیکار ئەرەخسێنێ لە وڵاتەکەی وەروە ساڵانە 500 بلیۆن دۆلاری ئەمریکی ئەتوانێت قانجازکە 400 بۆ 500 بلیۆن دۆلار کامە پارێکی ڕێژێکی زۆرە. بەڵێ یەکێک لە هەڕەشانەی کە ئەمریکا و ئیدارەی دۆناڵد ترامپ لە هواویە کرد ڕاگررتنی خزمەتگوزارەکانی گۆگڵ بوو لەسەر سیستەمی ئەندرۆید و بەتایبەت هواوی لە ئەگەری ڕوودانی ئەم بڕیارەی دۆناڵد ترامپ یا جێبەجێکردن یا هواوی توانای ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشەی هەیە بوون ئەتوانێت سیستەمێکی تایبەت بە ئەندرۆید و بەخۆی بخاتە بەردەم بەکارهێنەرانی ئەوەی یعنی بۆ بازاڕی ناوچین زۆر هینی نییە یعنی ئیشکالی نییە بۆی هەر خۆی عادەتەن لە وڵاتی چینە هەنێ لە بەرنامەکان بلۆکراون ینی هەنێ ئەو بەناوانەی هەیە بلۆکرا و خەڵکی ناتوان بەکاربێن بەس کێشەکە بۆ خارجی بازاڕی چینە بۆ ئێمە لە هەرێمی کوردستانە کە هینە دەی بەکارێنی بەکارێنین ئایا هینەکانی چییە ینی ئەو ڕێگریانە چی ئەبێ بۆ ئێمە ڕاستی خۆی هەتاکویسە ئەوەی کە ڕەبتی بەینەوە هەیە ئایا هواوی ئەتوانێت ئەو ئۆپەرێتینگ سیستەمێکی تایبەت بەخۆیە بێیانە خۆی ئەوڕەت یاکاتەوەڵێ من هەتاکویسە بەنیازی ئەوە نیم کە شتێکی واکەم پس خۆی ئەویش هەرگومانی لەسەرە بۆ دیڕاستی لە کۆی 180,000 کارمەندی هواوی 80,000یان بەس ریسێرچەرن توێژینەوە ئاکەن یعنی ناچێتە عەقڵی ئینسانەوە کە تۆ 80,000 توێژەر و هەبێت کە ئەم کۆمپانیا هەڕەشەی ئەوەی دەی لەسەر ئۆپەرێتینگ سیستەمەکەی ڕابگیرێ لە داهاتوە ئەم شتێک نەکە هەرچەنە ئۆپەرێتینگ سیستەمی ئەندرۆید ئۆپن سۆرسەوە توانی دەستکاری بکەیت و بۆ شێوازەی کە خۆ ئەتەیە بەس هەتاکویسە هواوی ڕەتیەکاتەوە کە ئیشێکی وا بکە جاوەی شەو پرسیارێش ینی ئەوێ دەیلەی بۆسی بزانی ئایا لە داهاتوە هواوی ئیشی واکایانە باس لەوە کرد کە لە ناوخۆی چینە لە وڵاتی چین هەندێک ئەمڕاز ڕێگری لێ دەکرێت هەندێک لەو بەرنامانەی کە لە وڵایەکانە بەڵام لە دەرەوەی وڵاتە کێشەی نییە ئاخر وەکو ئێران وەکو ئەوانە وایە بۆ لە ئێرانە تۆ ناتوانانی فەیسبوک بەکاربێنی فلتەری لەسەر دەسینی شا بە هەمان شێوەیە ڕاستی ئەوە هینەکە یەک تۆ سیاسی بەس ڕەتی بە سیاسەتی ئەو وڵاتەوە هەیە ئەویشیە جەنابتان وەک شارەزایەکی بواری تەکنەلۆژیا و ئایتی داهاتوو سەرنجامی کێشە و ململانی نێوان ئەمریکا و سین و داهاتووی هواوی لەم نێوان ئەم دوو کێشەیەدا چۆنە بینن خۆی ڕاستی هواوی یەکێکە لە زەحیەکان ئەمە زیاتر لە بینی سین و ئەمریکای هەیە اینجا ئەوەی هەیە ئەبێ بزانین هواوی دەیتوانای ڕیسپۆندی ئەمینانەی هەیە ئەم ململانەی هەیە یانە بەس ئیسە بۆ منە ڕێنگژین فی ئەوەی کە دامەزێنەری هواویە ئەو ئەڵێم من گەژمینانە ئەڕوان ماوە ئەگەل لە ڕۆژهەڵات خۆر نەبێ واتایەوەی خۆرەکە لە ڕۆژ ئاوایە جا ئەمە ئەوەیشی کە ڕەبتی بە ئەمریکاوە هەیە ئەڵێ ئێمە دەستخۆشییان لێ ئەەکەین
يعني ئەوان بە بۆنەی ئەم ململانەی کە لەگەڵ ئێمە هەیەە ئەوانەی دەیتوانیانە کە دیعایەکی زۆرمان بۆ بکەن بە هەموو جیانە بمان ناسیان یعنی هەر فعلەن وایشە بۆ منە پێش کێشەی 5G یعنی پێش 2010 ئەوانە یعنی بەسەمە گوێ لە هواوی ئەبوو بەس ئیسە بە بۆنەی ئەم 5G ئەبینی هواوی لە هەموو جیانە باس ئەکرێ کەواتە کێشەکە لەسەر ئەم 5G کە هواوی بڕیاریاوە لە کاتێکی زووتر و پێش خۆی آخر کێشەی 5G ینی هەر ڕابتی بەینەوە نییە ڕابتی بە کۆنتترۆلکردنی بازارەوە نییە دەی ڕابتی بەهینەوە هەیە ئیسا لە ئەمریکای وەکو ئەمنی قومی سەیرەکە نەشنال سکوێرەتی بۆ دەی بۆی 5G بچێتە لای هەج وڵاتێکەوە واتای ئەوەیە کە هەرچی ئەم معلوماتانی کە لە ڕێگەی 5Gەوە پەخشە بن ئەوە ئەچێتەوە زۆربەی وڵاتان لە پێشوازیی گەرمی 5Gیان بۆیە ئەم ئەمریکا دەیکێشەوەیە بۆ منە 5G ئەو تا لای سینی یان لای ئەمریکا بۆ من و تۆ کە ئەم 5G بەکارێنی واتایەوە ئەو معلوماتانە ئەچێتەوە ئەوە اینجا ڕاستی هیچ شینێک نییە هیچ گرنتیەک نییە کە ئەو معلوماتانەی ئێمە لەلایەن سینیان ئەمریکا بەکار نەیە ترسێکی هەر مخابراتیان هەیە کە بۆ نەگە سین هەیبێیان بە ئەمریکا هەموو معلوماتی من و تۆی بەکارێنەر ئەچێتەوە لایەوە خۆی مشیرەی ئەمریکا ئەوەیە ئەڵێ احتیمالەکە کە هواوی باکدۆرێک لە 5G دروستکە کە حکومەتی سین بەکاری بێنێ بۆ ئیشی مخابراتی کە ئەمەش فعلەن ئەمنێکی قەومیە بۆ ئەمریکا بۆ یعنی بۆی ئەمە یەکەم جار نییە کە لە جیهان ئاشتی واڕۆیە بۆ ئێمە دەی ساڵانێکی زۆر لە ئەمریکایە بەڵێ لە ماوەی ڕابردوودا فەرعێک لە هواوی جیا بووە نازان هۆنەر بووە هۆنەن شتێکی وە خۆی کۆمپانیای ئەوە ئایا ئەمیش وەکو هواوی ئەم تەسحیە و قوربانیە دەچێژەیان بۆ منە جیاوازە زیاتر هواویە ئەوەی کە لە سینە زیاتر هواویە کە هینەکە تووشی کێشێکی زۆر بۆتەوەیش بە بۆنەی ئەم 5Gەوە بۆی ئیسا سەرۆک ترامپ هەلەوە تارێکی ئەڵێ پێویستەکە 5G ئەمریکا ڕێلەیسی بکە یعنی بۆی ئەمە هەم لە ڕووی بازرگانیەوە هەم لە ڕووی ئەمنی قەومیوە دەی بۆ ئەمریکا زۆر مهمە زۆر گرنگە کە لەلایەن ئەمریکاوە بڵاو بکرێتەوە کەواتە ئێستا ئەم دوو کۆمپانیا لە ڕکابەری ئەویان کە کامیان خێراتر خۆی حالیان ئەمریکا و سین دەیبی زاوت ینی ڕکابەرێکی زۆر سەختەکە وەکوتر کێشەکەوەیە کە وەک بەڕێزیشە باسی کرد کە هواوی بەڕێژەیەکی بەرچاو هەردووکیەتی هەم لە ڕووی مخابراتی هەم لە ڕووی کۆنتترۆلکردنی بازار ینی خۆی ئیسە ئەم شانەی کە ئەمریکایی کە ئەم کێشانی کە بۆ هواوی دروستەکە ئەو قسە هەیە ئەڵێن ئەمریکا ئەوێت کە پرۆسێسی بڵاوکردنەوەی 5G خەڵ بکاتەوە بۆ هەتاکە و کاتی ئەمریکا توانێت پێش سینینیکە بڵاوی کاتەوە 5G کە بەس دەدەی ڕاستی ئەوان ئیسا سین هواوی لە تەلەڤیزیۆنی CGTV هواوی ڕێککەوتن لە ئەگەری دەست بەکاربوون و وەکوڵی هاتنەکایی 5G لە رووسایە 5G بەڵێ 5G ئیش بکەواتە هیچ کێشەی لە بەردەم هواویان نەبێت مەبەستمەوەیە بۆچی رووسیا بە پێچوانەی ئەمریکا لەم ئەمنیە قۆمیەکە ناترسێ بۆ منە لەوەچێ هەر ئەمان ئیش کە سینەیکا بەرامبەر بە ئەمریکا رووسیا بەرامبەر بە رووسیا دەتوانێت بیکە بەڵام بۆچی رووسیا ئایا تەنها لە دژایەتی سیاسەکەیەوەتی بۆ ئەمریکا یا پەیوەندی بە شتی ترەوە هەیە خۆی هەری نییە هەر ڕاستی هەر رووسیا نییە بۆ منە ئەڵمانیا ئیسا ئەمریکا هەموو هاوپەیمانەکانی خۆی ئاگادار کردەوە لە بەکارهێنانی 5G بەس ئەبینی ناگا رووسیا بڵێن ئەڵمانیایش ئەوە تا ئەو ئاگاداریانەی ئەمریکای پشتگوێ خستووە تاکو ئیسا و ئینیش و بەریتانیا تاکو ئیسا دەرگاکەی بەکراوەیی هێڵاوەتەوە هێشتا بڕیاری نەیەوە ئایا دەی فعلەن 5G بەکاربێنێ یان بەکاری نێن بەس لە ئوسترالیا لە ئوسترالیا بەتاوەتی بەکارهێنانی 5G هواویان قەدەغە کردووە و نایەڵێن ئەو ئامێرانەی کە بۆ پەخشکردنی 5G بەکاریەکە ئیسا هواوی دەستی ئاوە کردووە کە لە وڵاتەکانە جێگیکە ئوسترالیا قەدەغەی کردووە چاوەشێ دەی ڕەبتی بە رووسیاوە هەیە رووسیا ڕاستی دەی خۆمان نەزانین ینی لە ڕووی سیاسیەوە
سوکە هاوپەیمانێکی سینن جا زۆرێکی دەکێشەیەکی وای بۆ دروست ناکە بەس ئەوەی هەیە دەی بۆچی ئەوەنە ئەمریکا ئاگاداری ئەڵمانی ئەوروپا ئەوانە کاتەوە لە بەکارهێنانی 5G ئەوەیە کە ئەڵەیە ڕاستی ئەمە تاکویسە هیچ سیقەمان بە هواوینی ئایا باگدۆری تیا دروستەکە یاننا ئەگەر باگدۆرێک دروستکە و ئەڵمانیا دەی بەکاری بێنێ دەی ڕاستی ئیکسچێنجی داتا هەیە لە بینینە پرسیارمان بۆ بەڕێزت وەڵامی هواوی بۆ ئەو گومان و تۆمەتانە چییە؟ خۆی هەتاکویسە کە بڵێن ئالە ماوە کە ڕێن شینفی قەدەی قسەی کرد وتی دەی ڕاستە و گومانانە هەیە بەس ئێمە دەی گەژبین ڕاستی ئێمە سیقەی بەکارهێنەرانی خۆمان قەت نافەوتین کە ئێمە فرۆشێکی زۆرمانەیە ئەگەر شتێکی وا فعلەن هەبێ یعنی کڕیارێکی زۆر لە ئێمە دەیداڕمێ کە دەیکەمە ئەبێتە هۆی شکستێنانی ئەم کۆمپانیا جا هەر لەبەر ئەوەی شوێ ئێمە بە حیاتی ینی دەیداتایی خۆمان نافرۆشین بە هیچ وڵاتێک زۆر سپاس بۆ بەڕێز بنیاد عومەر شارەزای بواری تەکنۆلۆژیا کە میوانی تەوەری دومین بەرنامەکەمان بینەرانی عەزیز و خۆشەویست ڕۆژی ڕابردوو ئەم ڕۆژ لە شاری پێنجوێن کۆنفرانسێکی زانستی لەسەر خزمەت و دید و تێڕوانین و بەرهەمەکانی مەلا عەبدوڕەحمانی گەورەی پێنجوێن سازدراوە کە تا ئێستش بەردەوامە و دوێنێ هاوکارمان جەلال محەممەد لە پێنجوێنەوە راپۆرتێکی لەسەر گەورەی و کاریگەری مەلای پێنجوێنی بۆ ئامادەکردنی پێکەوە بینەری دەبین و پاشتر دێنەوەلاتان بۆ قسەکردن لەسەر تەوەرەکانی تری بەرنامەکەمان. بە ئامانجی زیندووکردنەوەی بەرهەم و کەلەپوری زانایان و ئاوردانەوە لە ژیانیان و ساختکردنەوەی توێژینەوە لە دەستخەت و بەرهەمەکانیان کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی لە ژێر دروشمی عەلامەیەکی ئەوسا و سەرمەشقێکی ئێستا بۆ زانا و کەسایەتی سەدەی ڕابردووی کورد مامۆستا عەبدوڕەحمان پێنجوێنی سازکرا. سازکردنی کۆنفرانسەکە لەلایەن قایمقامێتی قەزای پێنجوێن و دەستنووسخانەی زانکۆی سۆران سازکرا. ئێمە پرۆژەیەکی 4 ساڵ لەمەوبەرماندانا بوو بە ناوی دەستنووسخانەی زانکۆ هەوڵمانداوە زۆرترین دەستخەتی زانایانی کورد کۆ بکەینەوە و تحقیقیان بکەین لەگەڵ ئەوەشدا بەڵگەنامەکانی عوسمانی و بەڵگەنامەکانی دەرەوەی کوردستان کۆ بکەینەوە بیخەینە بەردەستی توێژەران. ئەم پرۆژەیە بە ئەوە بوو ئەو زانا ناودارە کوردانەی کەونن یان پڕبەرهەمن بەڵام کەم کەس ئەیان ناسێ ئێمە بێن ئەوانە بناسینین لەگەڵ ناساندنیان تحقیقی بەرهەمەکانیشیان بکەین. عەلامە مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی یەک لەو زانانەیە ئەگەر چی لە ناو پێنجوێن دەرنەچۆتە دەرەوە وەکو مەڵانا خالیدی نەقشبەندیان وەکو عالمی دیکە بۆ ئەوەی بناسرێ کۆمەڵێک دەستخەتی زۆر نایابی هەیە لە بواری علومەکان لە بواری زانستەکان بەگشتی. ئێمە قۆناغی یەکەم دەستمان پێ کرد بە هاوبەشی لەگەڵ قایمقامەتی قەزای پێنجوێن کۆکردنەوەی هەموو ئەو دەستخەتانەی کەوا لە ئێران لە بەغدا لە ناوەوەی کوردستان و لە شوێنەکانی دیکە هەن کۆیان بکەینەوە. کۆنفرانسەکە 2 ڕۆژ بەردەوام دەبێت کە بە ئامادەبوونی زانایان و کەسایەتیە جیاوازەکانی سنوورەکە و شوێنەکانی دیکەی هەرێم و باکوور و ڕۆژهەڵات تێیدا 6 توێژینەوەی جیاواز لەسەر کەسایەتی مامۆستا عەبدوڕەحمان پێنجوێنی دەخرێنە بەرباس و لێکۆڵینەوە و بەشداربووانیش باوەڕیان وایە دەستنووسەکانی مامۆستای گەورەی پێنجوێنە و ڕاستیە دەسەلمێنن کە ئیسلام لە مێژە تێکەڵ بە کەلەپوری کوردی بووە و ئەو زانست و خزمەتەش مەلای گەورە کردوویەتی لە حوجرە و مزگەوتەکانەوە دەستی خستووە. بسم الله الرحمن الرحیم سەرەتا دەستخۆشتان لێ یەکەم و پیرۆزبایی یەکەم لە گرتنی ئەم کۆنگرەیە بۆ ئەو پیاوە مەرد و مەزنە. من ئەمێ ئاماژە بە کوتی و پوختیکەم بە 2 خاڵ. خاڵی یەکەم بەڕاستی میلەتی ئێمە ژۆک و میلەتەکانی عەرەب و تورک و فارس و دەوروبەر و دوور و نزیک سەرەتای بوون و لەدایکبوون و حضوری لە مەیدانەکانی گەورایەتی و مەزنایەتی و علم و ئیقرا و معرفەت و نون و قەلەم و ئەم بابەتە گرنگانە لە ئیسلامە دەستی پێکردووە لەبەر ئەوە شعر و شاخ و شار و شۆڕش و ئیسلامە پێیا بواتە فعلا جا کورد پێشی ئیسلام یەک قەسیدەیشی نییە هەیە قەسیدە کە خەڵکی تر هەیەی ئەو معلقات هەیە ئەو شانامە هەیە ئەو چی هەیە میلەتی ئێمە هەر بە ئیسلام گۆش کراوە
و بە ئیسلام بانگدراوە بەگوێیا بە ئیسلامەتی لەدایک بووە. ئەگەر بێت و ئێمە قەڵەم و خامەی مامۆستایانی حوجرا و دەرنین لە کللتور و کەلەپوری کوردی ئەوە کەلەپوری کوردی بە پوچەڵی ئەمێنێتەوە لە بڕی مامۆستایانی کوردی هەم ئەدەب دۆست هەم کورد دۆست هەم نیشتمان دۆست و هەموو زاراوە کوردەکان دەبینین مامۆسایانی ئاینی و زانایانی ئاینی لە کتێبەکانیانە پاراستویانە بۆیە هەڵدانەوەی ئەو بۆ نەخۆشەی زانایان هێمایە بۆ دینداری ئەم گەلە و هێمایە بۆ زانست دۆستی ئەم گەلە و هێمایە بۆ ئەوەی کەوە ئەم گەلە ژێر چەپۆکە و ژێر دەستەی زاڵمان بۆ ئیلا گەلێکی زیندوو و زانا و خاوەن قەڵەم بوو. هێنانەوەی دەستنووسەکانی مەلای گەورەی پێنجوێن لە وڵاتی تورکیا هێندەی دیکە مامۆستای گەورەی زیندوو کردەوە بە جۆرێک لە دوای 118 ساڵ لە وەفاتی هێشتا زانست و بەرەمەکانی خزمەت بە مرۆڤایەتی دەکەن. لە ڕاستیدا پێویستمان بەوە هەیە وەکو چۆن لە پانەڵەکانیش ئاماژیان پێدا و بە ڕێزان ئاماژیان پێدا پێویستە سنتەرێکی گەورە بکرێتەوە کە زیاتر ئەم دەستنووسانە ئاشکرا بکەن و جارێکیکە بیناسیێننەوە و بە دوایە بڕۆن و لە کتێبخانە جیهانیەکانە بە دوایانە بڕۆن کە ئەمانە هەمووی دوجارە بن بە سرمایەکی گەورەی نەتەوەیی بۆ ئێمە ئەمڕۆ هەرێمی کوردستان زۆر پێویستمان بەو دیدە هەیە کە بابەتە نەتەوەیی و نیشتمانیەکانمان زۆر ئیبراز بکەین. لە ڕاستیدا هەرێمی کوردستان لە سەردەمی نوێمانە بابەتە حیزبیەکان و قۆرخکارە حیزبیەکان کارێکی کردووە کە هەندێک بابەتی زانستی و فەرهەنگی لە ناو میلەتە خەریکە بە دەرەجە 2، 3 و 4 حسابی بۆ بکرێت کە پێویستمان بەوە هەیە ئێمە خۆمان بناسیێنینەوە بەم سەروەتە گەورانە خۆمان بناسیێنینەوە بە جیهان بە شێوەیەکی گشتی. ئەگەر بێت و مێژوو زانایانی ئیسلامی و یعنی ئەهلی عرفان و ئەمانە لە مێژووی ئێمە دەرکەی مێژوویەکی وای لێ نامێنێتەوە بە ئێمە بەتایبەتی لە سەدەی 19 و سەدەی 18 و تەنانەت تاکو و نیوەی یەکەمی سەدەی 20میش بۆیە ئەمە ئەچێتە خزمەت دووبارە دروستکردنەوەی شوناسێک بۆ کورد لەم سەردەمەیە کە ڕێگوڕیشەیەکی هەبێ و بتوانی خزمەتێکی بکەی بە ئایندە تۆزێ مانادانیشە بە ناوەندەکانی لێکۆڵینەوە توێژینەوە و زانکۆ کە تاکو ئێستا بەداخەوە لەم بوارانەیە زۆر ڕۆڵی خۆیان نەبینێ. ئێمەی پێنجوێنی مەسن زۆر جار لێرەوە ئاهاتین ئەم پیاوە تەنها ئەو نەمانەزانی کە کاتێک قوتابی بوون لە سەرجادەکە بە مزگەوتی پاشاتی ئەپەڕین ئەمانە ئەو مەرخەی مەلای گەورەیە مەلای گەورە هەر ئەو کاتش گەورە بوو لە ناخمانە بەڵام ئێستا ئازاین مەلای گەورە کێیە بەڕاستی حەقە مەدرسەی گەورەتر مەدرسەیە بکرێتەوە بە ناویەوە لە پێنجوێنە ئیشی زۆر گەورەی لەسەر ئیشی گەورەتی لەسەر بکرێ ئەوە زیاتر بنەماڵەکەی حەق بوو مەسەلەن خەمخۆرتر بوونایە لە خەڵکیکە بەڵامی تر هۆیەوەی کە پێنجوێن کۆچەڵ کۆچ و مەسەلەن تێکدان و منتیقەیەکی حدودی بووە ئەوە ئەوانی سەریان پەرژاوە و نە خەڵکی سەری پەرژاوە بۆ شێوەیە. هەڵدانەوەی پەڕەکانی مێژوو دۆزینەوەی دەستنووسی ئەو کەڵە پیاوانەی کە لە چەند سەدەکانی ڕابردوودا ژیاون کە خزمەتێکی بەرچاویان بە زانست و کەلەپوری کوردەواری کردووە دەرخەری ئەو ڕاستیەیە کە زۆرینەی ئەو کەڵە پیاوانە لە حوجرە و مزگەوتەکاندا گۆشکراون کە ئەوەش دەرخەری ئەوەیە کورد و ئاینی پیرۆزی ئیسلام دوو دوانەی لە یەکدانە بڕاون. جەلال محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ قەزای پێنجوێن. دووبارە سڵاوتان لێبێ. مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی عەلامەیەکی ئەوسا و سەرمەشقێکی ئەمڕۆ و ئێستا ناونیشانی ئەو کۆنفرانسە بوو کە قایمقامیەتی قەزای پێنجوێن و دەستنووسخانەی زانکۆی سۆران بە هاوبەشی دوێنێ لە هۆڵی بۆنەکانی قەزای پێنجوێن سازیان کرد بۆ ناساندنی ژیان و تێز و دید و تێڕوانینەکانی مەلا عەبدوڕەحمانی گەورەی پێنجوێن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە لە سەدەی ڕابردوودا کۆچی دوایی کرد. بەشێ لە زانایان و نووسەران و مامۆستایانی زانکۆ بە توێژینەوە گەلێکی زۆر باسییان لە ناوەڕۆکی بەرهەم و دەستنووس و ژیان و کاریگەریەکانی مەلای پێنجوێنی کرد. بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی مامۆستای زانکۆ بە توێژینەوەیەک بەشداری لەو پانێڵ و لەو کۆنفرانسەدا کردووە کە ئێستا لە نێو هۆڵی بۆنەکان و لە نێو هۆڵی کۆنفرانسەکە و ڕاستەوخۆ لەگەڵمانە بۆ قسەکردن لەسەر گەورەی و کاریگەری مەلای گەورەی پێنجوێن و ناوەڕۆکی توێژینەوەکەی بەڕێزیشیان. بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی سڵاوی خواتان لێبێ سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەتان بەخشی. سڵاوی خوا بۆ ئێوەی بەڕێ لە ئێوەی بەڕێز و لە هەموو بینەرانی ئازیز لە هەر جێگە و لە هەر شوێنێ هەن.
گرنگی ئەم جۆرە کۆنفرانس و پانێڵانە بۆ ناساندنی کەسایەتی و زانایان و نووسەرانی کورد لە چیدایە؟ مەبەستمەوە کە ساڵانە ئەم جۆرە لە کۆنفرانس و پانێڵان ساز دەکرێت. بەڵێ سەرەتا سپاس بۆی بەڕێت بۆ سازکردنی ئەم دیمانەیە لە ڕاستیدا ئەگەر سەرنجێکی ورد بدەین لە مێژوو لە دیرۆکی زانایانی کورد چەند ڕاستیەک لە زیندووکردنەوە و قسەکردن لەسەر کەلەپور و بەرهەمی زانایانی کورد دەکەونە بەرچاومان. یەکێ لەو ڕاستیانە کە دەبێ هەمومان دانی پیابنین و هەروەها بە دڵنیاییەوە قسەی لەسەر بکەین بریتە لەوەی کە دەبینین ئاینداری لە کوردستاندا دینداری لە کوردستاندا چەقەکەی فێرکردن و فێرخوازن بوو فێرخوازی بووە. بۆ یەکە لە پاڵ هەر مزگەوتێک لە مزگەوتەکانی کوردستانە مامۆستایەکی گەورەی پایەبەرز کە بۆتە پێشنوێژ و خەتیب و تارخوێن لەو مزگەوتەدا هەر لە پاڵ مزگەوتەکە و لە حەوشەی مزگەوتەکەدا حوجرەیەکی دروست کردووە و یاژوورێکی لا کردووەتەوە و کۆمەڵێ فەقی لە خدەوری خۆی خڕ کردووەتەوە و زانستی فێرکردوون چونکە فێرکردنی زانست چەقی ئاینداری بووە و خزمەتکردن بووە بە کۆمەڵگا و بە تاکانی مرۆڤایەتی و ڕاستی ئەمەش بوونی ئەم هەموو کەڵەزانا و ئەم هەموو زانا پایەبەرزانن کە لە مێژووی گەلی کووردا بە هەزاران دەستخەت و بە هەزاران بەرهەمیان لە ناو کتێبخانەکانی جیهاندا و ناوخۆدا ئێستا شایەتی ئەو ڕاستیە دەدەن. هەریەکان کەڵەپیاوێکی زۆر هەڵکەوتوو بوون لە بواری زانستەکان نەک تەنها زانستێک بەڵکو چەندەها زۆر زانست لە زانستەکانی زبانی عەرەبی و زانستی زبانی وشەسازی و ڕستەسازی و زانستەکانی بنەما فیقیەکان و زانستی لۆژیک و فەلەکناسی و کۆمەڵناسی هەتا تا سەرقاڵی خوێندن بوون وەیە کە دەبینین مێژووی گەلی کورد کەڵەزانایەتی هەڵکەوتووە چونکە حوجرەکانی ئەو ساتە بریتی بوون لە ئەکادیمیایەکی هێندە بەرفراوان و گەورە و هێندە دەستەبەر بۆ فێربوون توانیوێتی کەڵەپیاوی زۆر گەورە دروستکە کەوابوو یەکەم خاڵ گرنگەکەی لەوەدایە کە دەیسەلمێنین ئاینداری بەبێ زانست نەکراوە چونکە ئاینداری بەبێ زانست دینداری هین لە ناتەواوە کاتێ ئاینداری تەواوە کە زانستی لەگەڵاوێ و بەڵگە ئەوە هەزاران بەڵگە هەزاران زانای پایەبەرز دەبینین زاناکانی بەدەم حوجرە و ناو حوجرەکان تەنها فسفۆر یەک بوار نەبوون و تەنها زانست زانا نەبوون لە فقی ئیسلامی یا بڵێن تەنها لە شەریعەت و قورئان خوێندنەوە و تەنها زانینی قورئان دەبینین هەر لە پاڵ مزگەوتەکان و لە حوجرەکاندا کەڵەپیاوی وا هەڵکەوتووە کە شاعیری مەزن لە ڕووی شیعر و شیعر نووسین لە ڕووی کۆمەڵناسی لە ڕووی مەسەلەن زانستی مرۆڤناسیشە دەستە باڵا بووە بەڵکو قسەیان لە فەلەک کردووە هەر مامۆستا عەبدوڕەحمانی پێنجوێنی بە دەستخەتی خۆی نەخشەی مانگیران و ڕۆژگیرانی لە ئاسمانە کردووە و شێوازەکەشی دیاری کردووە بەبێ ئەوەی ئامێرێکی پێبێ سەیری ئاسمان کابزانێت چۆن ڕۆژە گیرێ و مانگە گیرێ و بێ ئەوەی چ بێتە ئاسمان و بە کەشتێک بە ئاسمانە گەڕاوێ بەڵام وێنەکەی بە دەستخەتی خۆی لەسەر دەستخەتە حاشیەکەیە بۆ کردوین کە ئەمە شێوازی ڕۆژگیران و مانگیرانە زاناکانی ئێمە لەو کاتێک کە شێوازی دۆزینەوەی ڕێگا و هەروەها ئامێری GPS و ئەوانە نەبووە لە ڕێگەی ئوستوڵا بۆ توانیوانە شەوڕێ بکەن بەهۆی ئەستێرەکانەوانێ ڕشارەکان و دیهاتەکان ڕێکان دۆزنەوە کەوابوو زیندووکردنەوەی ئەم بابەتانە ناسانی و حەقیقەتەیە. زۆر باشە مامۆستا جەنابتان توێژینەوەکەتان پێشکەش کرد گرنگترین ناوەڕۆکی توێژینەوەکەتان چی ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە؟ بەڵێ ئەو توێژینەوەی کە من ئامادەم کردو من دوو توێژینەوە بێ یەکێکیان تەحقیق و ڕاستاندنی کتێبێکی مامۆستا بۆ حاشیەکی لەسەر آداب البحث والمناظرة کە بە هاوبەشی لەگەڵ دوو مامۆستایەتری هاوڕێمان ئەنجاماندا بوو و دووهەمیان توێژینەوەیەکی تایبەتی خۆم بوو کە لەسەر ڕۆڵی خوێندنی حوجرەکان و پێگەیاندنی زاناکان مامۆستا عەبدوڕەحمانی پێنجوێنی وەکو نمونە لێرەدا ویستومە من ئاماژە بە
چەند ڕاستیە بکەم یەکێ لەوانە حجرە بەچی وتراوە کاتی خۆی ئەو دەستەواژەیە ئەو قسەیە ڕەت بکەم و یا بڵم ڕاست بکەمەوە کە وتراوە حجرە پەیوەندی بە مزگەوتەوە نەبووە تەنها بریتی بووە لە قوتابخانەیە خەڵکی تایە خوێندووە بەڵام ئەوەن سەلماندووە لە زبانی سەدان مامۆساکە دیمانم لەگەڵا کردوون و لە سەرچاوی کتێبەکانی پێشینەوە کە حجرە تەنها لە مزگەوتا بووە مزگەوت و حجرە لێی جا نەکراونەتەوە دووشتی پێکۆگرێدراو بن بە یەکەوە بۆیە حجرە بە شوێنە وتراوە کە لە پاڵ مزگەوتە دیاری کراوە بۆ فەقەکان تیا ماونەتەوە و دەزیشیان تیا خوێندووە لەوێستی سومە ئەم ڕاستیە ڕوونکەمە بە درێژی و هەروە بە شێوازێکی زانستیانە و لە سەرچاوە دروستەکان و دیمانەی زاناکانەوە و دووهەم بابەتم هەوڵم داوە بەراوردێ لە نێوانی خوێندنی حجرە و خوێندنی ئەکادیمی ئێستا بکەم کە شێوازی خوێندنی حجرەکان بەهێزترن لە شێوازی خوێندنی ئەکادیمی لە چەند خاڵێکە یەکێ لەوانە لە حجرە خوێندنی حجرە قوتابی و خوێندکارەکە چەقی بابەت و چەقی خوێندن بووە قوتابی زۆر مەبەست بوو لە فێربوونە ئەوەندەی قوتابیەکە مەبەست بۆ خودی مامۆستاکە مەبەست نەبووە بۆیە قوتابی زۆر گرنگی پێدراوە لە فێرکردندا دووهەم خاڵی ئیمتیازی حجرە ئەوە بووە کە خوێندن لە حجرە خوێندنێکی ئازادە نەبووە هیچ جۆرە زەخت و زۆرێکی تێدا نەبووە ئەو قوتابیە لە لای مامۆستایە ماوەتەوە بەخواستی خۆی ماوەتەوە هیچ کە زۆری لێ نەکردووە کە لای مامۆستایە بخوێنێ بۆی هەیە بۆ شارە و شار بکات و دێهات و مەدرسەکانی خۆی بگۆڕێ لە هەر شوێنێ خۆی ئازادە کە ئازانێت فێرێ بێ و زانایەکی باشی دەستکەوتووە دەتوانێت بخوێنێ زۆر باشە ڕۆڵی حجرە و خانەخاکان چی بووە لە پاراستنی زمانی و زانستی کۆمەڵگەدا بەڵێ ڕۆڵی حجرە و خانەقا و هەروەها تەکیەکانیش و ئەوانەی کە شوێنی زانست بوون ڕۆڵی گەورەیان بینیوە لە پارێزگاریکردن لەسەر یەکەم بە زانستیکردنی دینداری کە ئاین بە دین ئەبێ بە زانست ئەبێ خەڵکی فێری ببێ نەک بە تەقلید و کوێرانە و شێوازێکی تەنها شوێن کەوتوانە دووهەم پارێزگاریکردن بووە لەسەر دروستێتی تێگەشتن لە ئاین کە بەڕاستی تێگەشتن لە ئاین و ئاینداری پێویستی بەو لۆژیک و زانستە هەیە کە ئەم زانە بەڕێزانی پێشینی ئێمە پێوی سەرقاڵ بوون ئەگەر بە دەربین لەو زانستانە جۆرە لە تێگەشتن دێتەکایەوە کە دنیا و ژین و ژیانی خەڵکی وێرانەکە وەکو ئێستا بەرهەمەکەیمان دەبینین لە هێندێک تێگەشتنی نادروستە کە بەدەرە لە پێوەرە زانستیەکان بەدەرە لە دەرەوەی یاسا گشتیەکانی علمەکان و زانستەکانی حجرە بووە کاتێکە بینین کۆمەڵە دانیشتی تێگەشتن هەیە لە ئاینە کە ئەسڵم پشت نابەستێ بە هیچ بنەمایەکی زانستی لۆژیکی یا زانستی ئوسولی یا زانستە بنەما فکریەکان یا زانستەکانی زبانی عەرەبی یا زانستەکانی ڕەوانبێژی زبانی ڕەوانبێژی ئەو تێگەشتانە وای کردووە کۆمەڵێ بیری نادروستی ناتەندروست خەنە ناو کۆمەڵگەوە کە بۆتە هۆکاری شێواندن و هەروە هۆکاری دروستکردنی دووبەرەکی دابڕان لە یەکتر و تێکدان و ناشرینکردنی ئاین تەفسیرکردنی ئاینێک لە ئەرزی واقعە کە جێگەی سەرنجدان و ڕەخنە لێگرتنە و زۆر جار فتوا و قسەکانیش دەبنە کە دەستەیەکی ئیلحادی بۆ خەڵکانێک کە ئەبێتە هۆکاری لەباربردننی ئاینداریەکە و هۆکاری دوورکەوتنەوەی گەنجان و لاوان لە دینداری ئەمەش خۆی بۆ خۆی بەڕاستی نیشانەیەکی خراپە کاتێکگەر هات و زانست نەبوو بە سنتەر زانست نەبوو بە ئامڕازی تێگەشتن ئەو کاتە ئەو جۆرە بۆ تێگەشتێنێتەکایەوە کەوتمان خۆی بۆ خۆی دەبێتە کەرەسەیەکی ئیلحادی بۆ یەکە گەڕانەوە بۆ ئەم زانستانە ڕۆڵی ئەم حجرانە پارێزگاری بەڕاستی ئەو ڕاستیان کردووە ئەتاک و ئێستاکەش ئەبینین بەرهەمی ئەوان و بەردەوامە و ڕۆڵیان بەردەوامە دکتۆر هەمیشە بە مەلای کۆمەڵگەی ئێمە دەگوترا کاتێ هەموو علمەکانی تەواو دەکرد پێی دەگوترا مەلای 12 عیلم مەلای گەورەی پێنجوێن مەلا عەبدوڕەحمانی پێنجوێن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە کامیەک لە عیلمەکاندا گەشت بووە لووتکە و ئەم عیلمە لەلای بووە مەلەکەیەک بە جۆی لە جۆرەکان زۆر دەستێکی باڵای تایە هەبووە بەڵێ مامۆسای پێنجوێنی وەکو هەموو زانایەکی تری ئەم کوردستانە لە خزمەت گەورە زانایەکی کوردستانی خەڵکی مەنتەقەی پێنجوێن کە مامۆسای قزڵجیە ئیجازە و دوا مادە دەخوێنە و مۆڵەتی شادە و بڕوانامەی زانستی وەرەگرێ و مامۆسا لە هەموو زانستەکانی ئەو سەردەمەدا کە نزیکە لە 13 عیلم بۆ خوێنراوە هەمووی شارەزایی باشی هەبووە بەڵام شارەزایی هەرە فراوانی و لووتکەی بریتیوە لە زانستی لۆژیک کە پێی دەڵێن علمی منطق
مامۆستا ئەم زانستە زۆر تێدا ڕەنگی داوەتەوە و دەبینین لەو بوارەدا زۆر دەستە باڵا بووە و توانیوێتی وەکو کەسێکی لۆژیکی بەڵکو زیاتر لە لۆژیک زانەکانی یۆنانیەکان کەسێکی زاناتر بێ و لەسەر خەرمانی زانستی یۆنانیەکان ئەم ئیزافات و زیادەی هەبێ و بتوانن نەقدی تێکستەکانی ئەوان کە بە شێوازێکی زانستی وەڵامیان باتەوە لە هەمان کاتە ئاشنایەکی زۆر باشی هەبووە بە زانستی لۆژیکی پێشینەکانی خۆی و هەروەها توانیوێتی کە شەنوکەوێکی باشیان کە لە زۆر بابەتە ئەوە یەکێک بۆ لەو بوارانەی کە مامۆستا تایە زۆر دەستە باڵا بووە کە زانستی لۆژیکە ئەمەش خۆی بۆ خۆی لە کتێبەکانیان لە نووسینەکانیان لە حاشیەکانیان کە نووسیوێتی ڕەنگی داوەتەوە لەسەر جەم نووسراوەکان و حاشیەکانە ئەم ڕاستیە دەبینین. زۆر باشە مامۆستاوەگەوەی کا پێشتریش بەڕێزت ئاماژەت پێکرد کە حجرە و خانەقاکان ڕۆڵێکی زۆر باش و کاریگەریان هەبووە لە پێگەیاندنی چەندەها زانای گەورە بەڵام بۆچی لە ئێستادا لەلایەن ئەلمانیەتەوە ئەوێت ئەو ڕۆڵە لە ینی ڕۆڵی حجرە و خانەقاکان کەم بکاتەوە هۆکاری ئەمە چییە؟ وڵی لە ڕاستیدا من ئەوم لە قسەکەی دوێنێدا لەوتێ کەسێکی بیانی کە خەڵکی ئەمریکا لە وڵاتی کوردستانی خۆمانە سەرقاڵی ئامادەکردنی تێکستێکی دکتۆرایە ماجستەرە پرسیارێکی ئاوای ئارستەی چەند زانایەکی بەڕێزی ئەم وڵاتە کردبوو لە دیمانەکانیان کاتێک کە هەستەکا بەوەی کە زۆربەی کەڵەزانەکانی ئەم وڵاتی ئەم وڵاتۆ کوردستانی ئێمە کە جێگەی شانازین و مێژوێکی زۆر درێژیان هەیە لە زانستا هەمووی بەرهەمی حوجەکانن پرسیوی دێ باش ئەگەر حوجرە ئەوەندە کاریگەری هەبووە بۆچی لە هەرێمی کوردستانە نابینین حوجرەکان حکومەت و دەستگا ئەمنیەکان و دەستگاکانی دەسەڵاتی حکومەت و حکومەت گرنگی پێبا بەڕاستی لە وڵامە ئێمە دەدڕوو دەکەینە دەستکڵێن حکومەت دەڵێن بۆچی ئێوە گرنگی بەو دەستگا گەورەیە نادەن کە کەڵەپیایی وەکو مامۆستا عەبدوڕەحمانی پێنجوێنی و وەکو مەولەوی و وەکو دەیان و سەدانی شاعیری نالی و بێخود و مەحوی بۆ دروستکردوون و دەربەرەم هێناوە وەکو کەسانی وەکو مامۆستا عەبدولکەریم مدەڕیس و سەدانی وەکو دوکتۆر مستەفای زەڵمی لەم قوتال لە وڵاتەدا بەرپەرۆدە کردووە بۆ گرنگی پێنادەن بەڕاستی پێم وایە بەشێکی هەرە زۆری لەوانەیە بەدەستێکی تایبەت بێ کە ئینشاءڵڵا ئێمە هیوادارین ئەو دەستە تایبەتە لە هەرێمی کوردستان ئازاڵە بێ بەشێکیشی لەوانەیە ئیهمالی بێ و بەشێکیشی لەوانەیە نەبوونی خەمخۆری ئێوە و کەسانی زانا بن زانایان زۆر خەمیان نەخواریوە بە دەمیەوە لە سەردەمی پێویست هەموو ئەمانە ئەگونجەیەکیان گرت بێ پێکەوەوایان کرد بێ لە سەردەمی جیهانگەریایی و تەکنەلۆژیادا زاڵبوونی تەکنەلۆژیا بە هەموو بوارەکانیەوە دەگوترێ دەرکەوتنی زانایانێکی وەکو مەلای گەورەی پێنجوێن مەلای گەورەی کۆی مامۆستای مدەڕێز لە کۆمەڵگەی کوردیا بەرەو پوکانەوە نەمانەچێ هۆکاری دەرنەکەوتنەوەی زانایانێکی تر لە کاتێکا لە بەشێکی بۆ مامۆستایانی دڵسۆزی وەکو جەنابتان لەوەچێت لە حوجرە و خانەقاکانە هەر دەرزەڵێنەوە تەلەبە پێگەن بۆچی زانای وا گەورەترمان بۆ بەرهەم نایەتەوە جارێکی دیکە لە ڕاستیدا ئەوەش کۆمەڵی هۆکاری بکڵین بابەتی هەیە و هۆکاری سیاسیشی و هۆکاری هەروە کۆمەڵایەتیشی هەیە بەشێکی ئێمە لە ڕاستیدا لەم وڵاتەیە دەستگای تایبەتمان نییە گرنگی بۆ لایەنە بدا کە کەڵە پیاوەکان و زاناکانمان بەرهەمەکانیان پارێزراون یا دەربکەون و ئەمەش بۆ خۆی بۆ خۆی کاریگەریەکی سەلوی نەرێنی هەیە لەسەر کە زانایەتی و پێشکەوتنی زاناکانمان بەشێکیشی لەوانەیە هۆکارەکان بریتی بێ لەوەی کە ئەوەندە مەسەلەن ڕەهەندەکانی فێربوون و معریفی هێندە زیادیان کردووە هێندە فراوان زاناکان تەنها ئەگەر بمانەوێت اختصاص نەبن اختصاص نەبن دەرناکەون ئەگەر مۆڵەت و فرسەتم بیت هەیە چەند قسەی لەسەر جەنابی مامۆستای پێنجوێنی کەم وەکو نمونەیەکی بەرجەستە لە دنیای واقعام بفەرموو دکتۆر زۆر بە کورتی مامۆستای پێنجوێنی کەسێکی هەڵکەوتوی تایبەت بووە لە ڕووی مەسەلەیەکی لەوانە لە ڕووی دنیانەویستیەوە کەسێکی زۆر بەتوانا بووە تێگەشتنیەکی زۆر جوان و دقیقی هەبووە لە مەسەلەی وەرگرتنی زەکاتە مامۆستا هەژار بووە هەتا ئەوەندە هەژار بووە ئەنیشکەکانی و ئەژنۆکانی لە دڕاوە دەرکەوتووە لە ناو خزمەکانی خۆیەوانێ زەکاتی بۆ دەنێرن کە زەکاتی بنێ مامۆستا لە وەڵامدا زەکاتەکە وەرناگرێت و دەڵێ بە خزمەکانی ئێوە بڕۆن لە کۆمەلگا کۆمەڵی خەڵک هەن زۆر هەژارن هەژاریەکان وهایە چاوەڕێی دەستی براکانیانەکەن هاوکاریان بکەن ئەگەر ئێوە هاوکاری ئەوان نەکەن و بە فەقیری بمێنەوە گلەیی لە خواکەن ئەڵێن خوایەگەن ئێمە بەندەی تۆین بۆ هەژاری هێشتی تیرەوە بەڵام من ئەگەر هەژار بم چەنە لەمە هەژانتر بم گلەیی لە خوا ناکەم چونکە دەزانم خوای گەورە بۆچی هەژاری کردوم و وەسپان پاشای هەڵەبجە لە ئێوانە حەولی دە بە تایبەتی ئەنێرێ بۆ مامۆستا کە ئەزانێ حاڵی وایە
بە کابرای دێنێرێتەوە بۆ ئۆسمان باشا دەڵێ پێی بڵێ لە بینی هەڵەبجە هەتاکو و پێنجوێن چەند کەس و ماڵی هەژاتر لە من هەن بەسەر منابازی داوە بۆ من جارێ ئەوان تێرکا جا ئەو کاتە سەرەی پێنجوێنیە چونکە پێنجوێنی سەبر و ئارامی هەیە بەزە گونجێ سەدان خێزانتر هەبێ سەبر و ئارامیان نەبێت لە بەردەم هەژاریەکەی خۆیانە نەتوانن خۆ بگرن لە دوەر ئەو کارە ساتەیە. مامۆسان تێگەشتەی هەبووە لە مەسەلەی زەکاتە کە تێگەشتێکی زۆر ورد و دقیقا یا تا هەتا ڕەوای نەبینیوە بەو هەژاریەی خۆی زەکاتەکە وەربگرە چوو کەوتێتی خەڵکێک هەیە ئەگەر پێی نەدەی گرەی لە خواکە با من گرەی لە خوا ناکەم بە ئەوانە تێر ببن. مامۆسا چەندین جار چۆتە ماڵەوانێ خواردنیان نەبووە هیچ حاضر نەبوو بە خێزانی وتووە چیمان وتووە هیچمان نییە توتی نانمان هەیە وتوتی بەڵێ خۆ کانی کوورە وشکی نەکە کانی کوورە کانێ بۆ لە پشتی ماڵەکەیانەوە بڕۆ ئاوی کانی کوورم بۆ بێنەوە لەگەڵ نانە ڕقەکەیە ئیتر من سپاسی خواکەم لەوە زیاترم ناوێ. مامۆستا قوتابی ڕۆحی یا بڵێن مریدی شێخ حەسەنی قەرەچێواری بووە جارێ شێخ حەسەنی قەرەچێواری دێ سەردانی پێنجوێنەکە بۆ دیدەنی مامۆستا زۆری پێخۆشە بێت کە مامۆسایەکی ڕۆحی یا بڵێ مرشیدەکەی دێ بۆ پێنجوێن سەردانی دەکات دەیەوێ بڕوات میوانداری بکات دەڵێ دەنێرێت بۆ ماڵەوە بە خێزانی کە بۆ نیۆڕۆ خواردنێ سازکەن بەڵام کاتێک کە سەرنج قسەکەکە لەو کاتەیە شێخ حەسەنە فەرمێ خۆ من خواردنی خۆم پێیە پێویست ناکە هیچ عەزێ بکێشی لیان گەڕێمان لەسەر حەوزەکە دادەنیشن پێکەوە نانە ڕق و نانەوشەکە پێکەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە پێنجوێن لە کۆنفرانسی مەلای گەورەی پێنجوێنەوە لەگەڵمان بوویت. سپاس بۆ وتە و زانیاری و پەیوە جوانەکانتان سەرکەوتوو بن. بینەرانی عزیز و خۆشەویست لە کۆتایی تەوەری بەرنامەی ئەمڕۆمان ئاشناتانەکەین بە زانیاریەکی کورت و ورد لەسەر ئەو مامۆستا ئاینیەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە نزیک شاری کەلار لەسەر ماتۆرسکی لە سێتایەکەی گیانی پاکی دەرچوو گەڕایەوە ئاستانەی خوا. بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژە بەوە دەکات هەر مرۆڤێ بە چ شتێک بمرێ و لە چ کاتێکا بمرێ ڕۆژی قیامەت بەو شێوەیە زیندوو دەکرێتەوە و دەچێت بۆ بەردەم ئاستانەی خوا. ئەمە گەورەی و شانازیە بۆ مامۆستایەکی ئاینی کە لە کار و کەسابەت و کاری حەڵاڵ و پەیداکردنی لوقمەیەکی حەڵاڵ بەدەر لە کاری مەلایەتەکەی کاری بۆ نمونە بە ماتۆڕەکەی کاری کردووە. هەروەها دەگوترێ مامۆستا مەلا عومەر پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی گوندی چاڵەڕەش بووە لە نزیک شاری کەلار بۆی تێکچوونی باری تەندروستیەوە بە ماڵەوەی وتووە بە ماتۆڕەکەم دەچم بۆ نەخۆشخانە و بۆ چارەسەری لای پزیشک لە ڕێگەدا گیانی پاکی دەرچووە و خوای گەورە ڕۆحی بە ڕۆحی زانایان و پێشەوایانی ئەم ئومەتە شاد بکە و بەهشتی بەرین بکاتە جێگەی کەەوە شانازیەکی گەورەیە بۆ بنەماڵەکەی بۆ جەنابی مامۆستا کە بە پێچەوانەی تەواوی گەندەڵان و سەرمایەداران و دەسەڵاتدارانی خراپەکاری کورد و تەواوی جیهانەوە لە کاری باش و لە کاری کاسبی حەڵاڵدا گیانی پاکی دەرچوو. خوای میهرەبان بە بەهشتی بەرینی شاد بکە و جێگەی بکاتە بەهشت و لەگەڵ پێغەمبەران و سدیقین و شەهیدان و ساڵحاندا حەشری بکات. بەڵێ خۆشەویستان کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن سوپاس کە تا ئێستاش بینەرمان بوون تا سبەینە پێتان شاد دەبینەوە بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ و هەر شاد بن.